خۆی ئەو پرۆژه یاسایی کە پێشکەش بە پەرلەمانی کوردستان کراوە لە 12 مادە پێکهاتووە. تایبەتە بە تەملیکردنی ئەو خوانوانەی کە بە سەرپێچی دروستکراون لە سنووری شارەوانیەکان، پارێزگاکان و قەزاکان و ناحیەکان. بەڵام ئەوەی تێبینی دەکرێت ئەو پارەی کە دیاری کراوە لە 30,000 تاکو 60,000 ڕاستی نرخی 30,000 بۆ ئەگەر کەمترین نرخبی بۆ قەزاکان یان ناحیەکان بارێکی زۆر قڕس دروست دەکات لەسەر شانی هاوڵاتیان و خانۆکانیش ئەوانەی بەپێی پرۆژە یاسایەکە تا 12/2/2018 دروستکراون ئەوان ینی تەملیکردنەکەی ئاگرێتەوە. ئیدیگەر بەو شێوەیە بڕواتن ئەگەر تعدیل نەکریان کەم نەکرێتەوە ڕاستی بارێکی قورسە لەسەر شانی هاوڵاتیان. ڕاستی خۆی حسابی شوێنەکان بکرێن، ینی ئێستا 30,000 تاکو 60,000 نرخی ئەو زەویانەی لە ناحیەکان یان قەزایەکان زۆر جیاوازە لەگەر ئەوەی کە لە پارێزگاکان هەیە. چونکە بۆ نمونە ئێستامە لە سۆران لە دوای 2023 تاکو 2015 ئەو خانوانی کە بە سەرپێچی دروستکراون بەپێی بڕیاری ژمارە 5 پەرلەمانی کوردستان کە لە 2002 دەرچوو بوو بە نرخێکی ڕەمزی تەملیکراون تاکو 2015 کە ئەو بڕیارانی کە ئیشمان پێکردوون. هەر بڕیار ژمارە 5 پەرلەمانی کوردستان کاتی خۆی کە نرخەکەی دیاری کردبوو تەنها 4 دیناری سویسری کە دەکاتە 600 دیناری ئێستا بۆ هەر مەترێک تا ڕوبەری 200 مەتر کە بتوانێت پێ تاپۆ بکرێت. بەڵام ئێستا بۆ نرخی کەمترین نرخ 30,000 ڕاستی نرخێکی زۆرە.